ئەم سێشتە ناسینی خوای گەورە و پەرستنی خوای گەورە حاکمەتی خوای گەورە کە ئەبن بەمە ژیان بینیەکە کە ئەبن بە مەنهەجی جیهان بینی ئومەتێکی عقائیدی لەسەر پەروەردە دەبێت ئەم ئومەتە حرەکە دەکات حرەکەتکردنەکەی گۆڕانکاریەکی کۆمەڵگەکەیە لە ذاتی تاکەکان لە دید و تەسەور و بیرروهۆش و دەروون و سلووکیان و ڕەفتاری ناڕەوایان و هەموویە بە ڕەفتارێکی پارسەنگ دابوو نەریتی و کۆمەڵکاریان ئیتر وردە مشتەماکە گۆڕێ بەرەو هێز و دەسەڵاتەکە ئەڕوا کە تەمکین دروستکە تەمکینەکەشی وەختەدار لە ئیسلام دروستەکە سەرۆرێتی شەرع دێتە پێشەوە خێر و بێری سەرزەمینەکە هەموویە بێتەوە بە واریداتی بەیتولمال کە بەیتولمال خەلیفە ئەحەقتر نییە بەیتولمال ماڵی لە بەیتولمالە هەبێ وەکو ئەو شوانەی کە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ فەرموو ئەگەر بمێنمەوە بە ساڵی داهاتوو ئەو زەکاتە ئەگەێنم ئەو پارەی بەیتولمالە ئەیگەێنم بەو شوانەی لە سەنعا شوانێتیەکە کە ئێستا ئاگای لەوە نییە ئەم بەیتولمالە چۆن کۆبووت خەڵک ئەوە بەیتولمالەکە ئاوا لە ئومەتی ئیسلامە تەوزیع بووت یعنی تۆ بەس تەسەوری ئەوە بکە کە ئەگەر دوو بیرەنەوت بەدەستی ئەهلی ئیسلامەوە بووە ئەو بیرەنەوتانی کوردستان ئێستا بەدەستی ئەهلی ئیسلامەوە بووە ئەو فەقیر و هەژارە چۆنەمە دوام هەم مشەخۆرە چۆن دروستە بوو لە ناو ئەهلی ئیسلام مشەخۆری غەربی ئەو هەمووی کە لەسەر ئەوە ناژین یعنی ئەوە تەسەورکەن جوندی نەرویجی ڕۆیشتۆ تەدریب بە پارتیەکە هەر جوندیەک 20,000 دۆلار معاشێتی ڕۆژانە ئەوەندە وەرەگرن یعنی تۆ تەسەورکەوە بە چەند ملیۆن ئەمانە وەریەگرن دوایە 2 هەفتە هەر فێری یەسەمیانەکەن هەر ڕۆشتن و هەر شتی قۆڕ ئەنجا چەند مشەخۆری تر بە منەزەماتی غەربی لەسەر وێژی چەند ڕەشۆی ترە درێ پارێم نەوتە بۆ کوێ ڕوە هەموو ئاوا لە دەستیان دەرەهێنن عەرش و کوروشتە عروش و قروش و کوروشتانە پارێزین ئێوە پارەکەی بنێرن بۆ ئێمە هەروەکەوەی حەمەی بن سەلمان 500 ملیار دۆلار دای بە ترامپ 500 ملیار دۆلار هەرچیەوەی کە کۆکرا بوو جگەلەوەی ئەوانە هەمووی بەردەوام وەریان گرتو چکە نەوتەکە ئەمریکا لە 134 بۆ سعودیە باقیەکەی تر هەموو ئەوانەی بن هەر لە یەکەم بەرمیل کە فرۆشراوە لە ساڵی 1945ەوە کە ئیتیفاقی ترۆمان عەبدولعەزیز هەبوو وڵاتی ئێمەش ئاوایە خۆوە هەمووی دزراوە ئێستا و نەوتە بەس تۆ تەخەیولی ئەوە بکە کۆمەڵێ خەڵکی پیاوچاک و ساڵحمان پەروەردە کردو بەم ئیسلامە پەروەردە بوون ومەتێکی عقائیدی گۆڕانکاریان لە کۆمەڵگەکە دروست بوو دوای بە ئیمان و هیجرەت و جیهاد و ئیوا و نوسڕەتەکە گەیشتونەتە تەمکین دارولئیسلامیان دروست کرد ئەم نەوت و خێر و بێرە کەوتۆتە بەردەست تیجارەتەکەش هەموو شتێک بووە بە بەیتولمال بەیتولمال مڵکی دانیشتوانەکەی بە مسلمان و غەیرە مسلمانیەوە یەهودیە کە دەداوی تەقاعودی خۆیەکە گەنجێتیەکەی سەرف کردو لێوێ بۆ شەر دێتەوە پێی بڵێ لە دایرەیە تەعین نەبووە ئەو کات دوکاندارێ بۆ خزمەتی کردو ئەمانە پارەی بەیتولمال وەرەگرن هەروکە کە مسلمانێکی حافظ قورئان وەریەگرێت وەکو کە جوندێکی مسلمان چۆتە جیهاد وەریەگرێت ئاخرەوە بزانێ ئێمە چ زەرەرێکی گەورەمان لێکەوتووە کە نەمانی سوڵتە و دەسەڵاتە بەدەست ئەهلی دین بۆیە بریکاریەکە بە بگەڕێنەوە سەر ئەسڵی وەزیفەکەی ئێمە ئەرچی ئێمە بریتە لەم خاڵە خواناسی خواپەرستی حاکمەتی خوای گەورە ئەمە بوو بە ژیان بینیەک پاشان منهەجەکە زانینی منهەجەکە دروستبوونی ومەتێکی عقائیدی لەسەری پاشان بزاوتێکی گۆڕانکاری ڕیشەی کە کۆمەڵگەکە بگۆڕێ بە دەسەڵات و قیەم و نەریتی کۆمەڵایەتیشیەوە زوڵمەکان لابە ئەمە شەش ڕکوو کە ئەمانەی گۆڕی بوو بە ساحەبی دەسەڵات خێروبێری مەملەکەتەکە دەرەهێنێتەوە کاتە تەرخانیەکاتەوە بۆ ئەو خەڵکە ئاوا خەڵکەکە ئەکەونە کامەرانی و خۆشبەختیەوە خوای گەورەکە فەرمێ ئەطعەمەهم من جوع وئامەنەهم من خەوف ئەم دوو شتەی ئێوە لە باشووری کوردستانە نەتان ماوە ئەطعەمەهم من جوع وئامەنەهم من خەوف بتپەرستیش بوون 360 بتیشیان دانابوو لە کەعبەیان پر بەڵام خوای پەروەردگارەوەی لێ نەسەندنەوە ڕزقی لێ نەسەندنەوە أطعمهم من جوع وآمنهم من خوف إن جدوا انتماء ليكردن فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف أو خواياني كيستحاك من لا باشوري كردستان داوي تشيتان ليك لا أطعمكم من جوع ولا آمنوكم من خوف ويقولون اعبدونا ألان بمان برسن برسنكاش خواني خلشي ولو برسنيش الرويدا
بینیمان خەڵکی ڕکوعەبە بۆ مەسعود بەرزانی بۆ جەلال تاالبانی بۆ عەلەمەکان ئەچنە سەر عەلەمەکان سوجدە ئەبەن ماچیانەکەن خۆیان بە قوربانەکەن مناڵی گرتووە چەقۆکی خستۆتە سەر ملی ئەڵێ کەم بە قوربانی بەرزانی بە قوربانی ئاڵای شۆڕش بە قوربانی فڵان عبودیەتەکە ئەمەیە ئەم بتپەرستانە پێویستیان بە گۆڕانکاری هەیە چێ ئەمانە ئەگۆڕێ ئەو کەسی باوەڕی بە بریکاریەکە هەیە ئەو کەسەی بریکاریەکەی وەرگرت وەکو ژیان بینی و گیان بینی وەکو تیۆر نەزەری و عەمەلی پراکتیزەکردنەکەشی